هیچێک لەو فیلمە نوێیانە فیلمی ڕزگاریە لە مەهاباتەوە ئەچێتە فێستیڤاڵی فیلم لە هندستان. ئەوەی کە جگای قسە باسە سەرۆکی ئەنجومەنی سینەمای لاوانی مەهاباد ڕایگەیاندووەکە کورتە فیلمی ڕزگاری لە دەرهێنانی ڕامین ڕەسووڵی ئازەرە لە ئێستا گەیشتۆتە بەشی پێشبڕکێی فێستیڤاڵی نێودەوڵەتی کورتە فیلم لە وڵاتی هندستان و لەوێ بەشداریەکە لەو فێستیڤاڵەیە. ڕەحیم بایازیدی وێ ڕێڕاگەیاندنی ئەم هەواڵە ئەوەشی ئاشکرا کردو کە کورتە فیلمی ڕزگاری لە نووسینی ڕامین ڕەسووڵی ئازەر و بەرەمێنانی هیدایەت گوڵچینیە و لەسەر بابەت و ناوەڕۆکی فیلمەکەش ناوەڕۆکێکی تا ڕادەیەک سەرنجڕاکێشە بۆ فیلم و سینەمای کوردی کە ئەویش بابەتی هێرشی فەزایی و ڕزگاربوونی ژمارەیەک لە خەڵک سازکراوە. ئەمین دانش و هیدایەت گوڵچینی ئەکتەرەکانی فیلمەکەن و دەرێنان و سازکردنیشی لە ئەستۆی ڕامین ڕەسووڵی ئازەر بووە و ئەو فستیڤاڵەشی کە تێدا بەشداریەکە سینەیستێ ئینتەرناشنال فیلم فێستیڤاڵە کە لە پایتەختی وڵاتی هندستان لەوێ سازەکرێت و ئەم فیلمە بە خۆشحاڵیەوە بەشداری لەو فستیڤاڵە کردووە. ڕەحیم بایازیدی سەرۆکی ئەنجومەنی سینەمای لاوانی مەهاباد ڕایگەیاندووە کورتە فیلمی ڕزگاری لە دەرهێنانی ڕامین ڕەسووڵی ئازەر گەیشتە بەشی پێشبڕکێی فێستیڤاڵی نێودەوڵەتی کورتە فیلمی وڵاتی هندستان. ڕەحیم بایازیدی وێ ڕێڕاگەیاندنی ئەم هەواڵەوتی کورتە فیلمی ڕزگاری لە نووسینی ڕامین ڕەسووڵی ئازەر و بەرەمێنانی هیدایەت گوڵچینی و لەسەر بابەتی هێرشی فەزایی و ڕزگاربوونی ژمارەیەک لە خەڵک سازکراوە. ئەوتیشی ئەمین دانش و هیدایەت گوڵچینی ئەکتەرەکانی فیلمەکەن و دەرێنان و سازکردنی لە ئەستۆی ڕامین ڕەسووڵی ئازەر بۆ فێستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی کورتە فیلمی سێنەیستێ ئینتەرناشنال فیلم فێستیڤاڵ لە پایتەختی وڵاتی هندستان 4 تاکو 30 سەرماوەرز بەڕێواچێت.